قانون النفط والغاز لحكومة إقليم كردستان رقم 22. بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لەبارەی نادەستوریبوونی پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان بە شێوەی سربەخۆ کاردانەوە و لێکدانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێناوە و باز لە مەترسی و کاریگەریە خراپەکانی بۆ سەر هەرێمی کوردستان دەکرێت. ڕاوێژکارێکی یاسایی دەڵێت ئەو بڕیارەی دادگا چەند ڕەهەندێکی هەیە، گرنگترینیان ڕەهەندی سیاسی و یاساییە. دەشڵێت بڕیارەکانی دادگای فیدراڵی هیچ دەرفەتێکی تانە لێدانی نییە. قەراراتەکانی قەراراتی بات و ملزەمن و هیچ مەجای تانە لێدان و تانە لێگرتن و پێداچوونەوە و تەمیزکردنەوەی نییە. ئەم بڕیارە لێکەوتەی یاسایی سیاسی زۆر مەترسیداری دەبێ و من پێم وایە گورزێکی کەمەرشکێنیش بوو بۆ ئەو هەوڵانەی کە هەوڵ دەدرا ئەم ناکۆچیانە بە ئاراستەیەکی حەلحەلە و چارەسەرکردن داببرێ. لە داهاتوودا ئیشکالی زۆرمان بۆ دروست دەکا، مشکلەی زۆر سادەترین شێوە بۆ لەمە دووە دەرچوونی یاسای بودجە لە پەرلەمانی عێراقیان لە مەجلیس نوابی عێراقی گرفتی زۆری تێدەکەوێت، چونکە ئێستا ئەوان ئەم دەرگایان لەسەر داخراوە کە ڕێگە بدەن وەکو ڕابردوو هەرێم بتوانێنەوە بفرۆشێ. لای خۆشیەوە ئەندامانی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان پێیان وایە ئەو بڕیارەی دادگای فیدراڵی لە دژی دەسەڵاتدارە سیاسیەکانی هەرێمی کوردستانە و لە دژی هاوڵاتیانی هەرێمدا نییە، چونکە دەسەڵاتداران لە خزمەت هاوڵاتیاندا نەبوونە. ئێستا تەسەورەکەم بەدیوەک ئەمە پێمان ناخۆشە، ینی هەرێمی کوردستان ئێمە حەزەکەین بەهێز بێ، بە قووەت بێ، سیادەی خۆی هەبێ، بتوانێت نەوتی خۆی و ئابووری خۆی، بەڵام چ کاتی ئەمە لە خزمەتی خەڵکا بەکار بهێنرێت. یعنی ئەو پارەی نەوتەی ئەو ناشەفافێتێکی ئێستا لە نەوتە هەیە و لە فرۆشتنی نەوتە هەیە کەس نازانێت پارەکەی بۆ کی ئەڕوا، بۆ خەڵک ناڕوات. دژی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە، دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیە، چونکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانان نەبوون و ئەو داهاتی هەرێمی کوردستان کە مافی خەڵکە بۆ بەرژەوەندی خۆیانیان بەکارێناوە. ئێستا بەرژەوەندیەکان لەق بووە و جێگای مەترسیە بۆیان. دوای فرۆشتنی نەوت بە شێوەی سربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمەوە، گوزەرانی هاوڵاتیانی هەرێم ساڵ بە ساڵ خراپتر بووە و قازانجی فرۆشتنی نەوت بۆ حزبە دەسەڵاتدارەکان و کۆمپانیاکانیان بووە. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێم نەیتوانیوە لەبارەی چارەسەری کێشەکانی لەگەڵ بەغدا بگاتە ئەنجام و لێکەوتە خراپەکانیشی هەر تەنها بۆ هاوڵاتیان بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.